گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر هەورامان فەریق دکتۆرا لە کۆیادەوەری و نەتەوەسازی لە هەرێمی کوردستان. دکتۆر سڵاو لێبێ. بەخێراتی سپاس دەکەم، سپاس بۆ بەشداری لەگەڵمان. دکتۆر بەڕێزت لەم پرس و باسەدا کار دەکەی، زیاتر لەسەر جینۆسایدی هەڵەبجە کارت کردووە، بەڵام ئەنفالیش بێگومان هەر جینۆسایدە و پرسەکان هاوبەشن. ئەوەی کە تۆ تێبینیت کردووە کارت کردووە لەسەر ئەم پرسانە، میلەتانی تر چۆن کارەکەن لە قەزیەکی ئەوهادا؟ من زۆر سپاس بۆ ئەو میوانداریە و سەری ڕێز و وەفا دەئانەوێنم بۆ گیانی پاکی شەهیدانی کورد و کوردستان. ئەوەی ڕاستی بێ وەڵامی پرسیارەکە زۆر گشتگیرە، ینی پێیوەست دەبێت بە بابەتی چەمکێکی ترەوە بە ناوی نەتەوەسازی. ئێمە ئەزانین نەتەوەسازی بۆ خۆی چەمکێکی نوێ، زۆر دڵمان بۆ خۆمان دانەمێنێ وابزانین ئەو دەوڵەتانەی تر کە هەن مێژوەکەیان ئەگەڕێتەوە بۆ 1000 ساڵەمەوە پێش 2000 ساڵەمەوە پێش هەمووی بۆیە سەدەی 19 ناونراوە سەدەی نەتەوەسازی لە ڕوانگەی هەندێک لە شارەزایانەوە، چونکە تەمەنی زۆربەی و دەوڵەتانە لە 150 ساڵ تێناپەڕێن. هەندێکیان ناسیۆنالیزم پێش نەتەوە کەوتووە، هەندێکیان نەتەوە پێش ناسیۆنالیزم کردووە. وەکو مەسەڵەن ڕستەیەکی بەناوبانگی هەیە کە دزاگیلیۆیە، ئەڵێ ئێمەوە تا ئێستا ئیتالیامان دروست کرد بە ئیتالیەکان دروستکەین. یعنی هەندێک جار نەتەوە پێشەکەوێ، هەندێک جار ناسیۆنالیزم پێشەکەوێ. بەڵام گرنگە بزانین کە نەتەوەسازی ئەکرێ لە ڕێگەی پرۆژەوە، لە ڕێگەی پرۆسەوە، لە ڕێگەی استراتیژەوە بمانگەێنێ بەو چەمکەی کە ئێستا لەم سەردەمەیە پێوترێ دەوڵەت نەتەوە. بەداخەوە ئێمە ئەگەر حساب بۆ چەمکە پێناسە زۆر ینی کۆنکرێتیەکەی نەتەوە یەکگرتوەکان بکەین کە دەوڵەت نەتەوە ئەبەستێتەوە بە دەوڵەتەوە، و تۆ ئەگەر دەوڵەتت نەبێت نەتەوە نیت، ئەوە ئێمە لە هەرێمی کوردستان و لە چوار پارچەکەیە پێمان ناوترێت دەوڵەت، بەڵام پێمان ناوترێن نەتەوە تەنانەت بەپێ ئەو پێناسەیە بێ. بەڵام پێناسی تریش هەیە، مەسەڵەن یەکێک لە پێناسەکان مەسەڵەن بنێدیکت ئەندرسنە کە لە کتێبە زۆر گرنگەکەیە باسی ئیماجین کمیونیتیەکە، ینی ئێمە کۆمەڵگەیەکین کە لە خەیاڵدانی خۆشمانە هیچ نا هەست بە نەتەوە بوونی خۆمانەکەی، نەگەر کوردێک لە سلێمانی ئازار بچێژێ لە سنە، ئازارە چێژێ لە دیاربەکر، ئازارە چێژێ لە قامیشلۆ، ئازارە چێژێ. ئەمە پێیوەستمانەکاتەوە کەواتە بە بابەتی کۆیادەوەریەوە. ئەم کۆیادەوەریەت چەمکێکی بکەم ئەو پێناسەی کردت، یانیەوە گرنگ بوو. ئێمە کەواتە بەلای جیهانەوە بەپێی پێناسە فەرمیەکان ئێمە نەتەوەژ نین، لەبەرەوەی دەوڵەتمان نییە، بەدڵنیاییەوە ئێمە لایەوان لەبەرەوەی دەوڵەتمان نییە، حسابی نەتەوەشمان بۆ ناکرێ و لەبەرەوەی ئاڵامان نییە لە ناو نەتەوە گرتوەکانە لەسەر کورسیەکدانرابێ هەر بە هەمان شێوەیە. بۆیە هەمیشە هەوڵەدەن ئێمە لە چوارچێوەی دەوڵەتانی ترا پێناسە بکەن و بە زۆر کات بە ئەقەلیەت مەسەڵەن بە ناومانە بەنیان بە هەرێمێکی دیفاکتۆ بۆ نمونە. ئێستا با بگەڕینەوە بۆ چەمکەکە و پەیوەندی بەو چەمکەوە کە ئێمە ناومان ناوە کۆیادەوەری. ئەم بابەتی ئێمە باسی ئەنفال و جینۆساید و جینۆسایدی بارزانیەکان و کوردانی فعیلی و کۆڕە و هەموو ئەم بابەتانە چێتە چوارچێوەی چەمکێکەوە کە پێوترێ کۆیادەوەری. کۆیادەوەری چەمکێکی نوێیە. مۆریس هاڵواکسی فەڕەنسی کە خۆی کۆمەڵاسێکی جووە داهێناوە، خۆی یەکێک بووە لە شانزەی 1945 لە یەکێک لە ئۆردوگاکانی نازیەکانە کۆچی دواییەکە، ئەو خۆی داهێنێری ئەم چەمکەیە و پێی وایە کە ئێمە هەمومان بە ئەندازی ئەو گروپانەی کە تیایانە ئەندامین ئەبین بە خاوەنی کۆیادەوەری. ئەجا کێشەکە لە چیایە؟ کێشەکە لەوایە کە ئەم پێناسەیە زۆر قوڵە. ئێمە ئەگەر قەرار بێت لە ناو هەر گروپێکە ئەندام بین ببین بە خاوەنی کۆیادەوەری، کەواتە لێرەوە ئەتوانین بڵین بەرکەوتە یان زیانەکانی کۆیادەوەری ئەکرێ زیاتر بێت لەوەی کە ئێمە بگەین بە نەتەوەسازی. بۆچی؟ ئەگەر تەرکیزمان لەسەر ئەو ئەندامانە و ئەو گروپانەی تر بێت کە ئێمە تیانە ئەندامین، بۆ نمونە ئەندامین لە خێڵە، ئەندامین لە چوارچێوەی شارێکی دیاریکراوە، ئەندامین لە چوارچێوەی زارێکی دیاریکراوە، ئەمە چیمان لێکە دوورمانە خاتەوە لە نەتەوەسازی. بۆچی؟ چونکە کۆیادەوەریەکە ئێمە بچووکترە لە نەتەوە و بابەتی نەتەوەسازی زۆر فراوانترە، پەیوەندی بە بابەتە نیشتیمانیەکانەوەیە، پرسێکی نیشتیمانیەوە هەیە. ئەو وڵاتانی کە توانیویانە سوود وەرگرن لە بابەتی کۆیادەوەری بۆ گەیشتن بە نەتەوەسازی و نەتەوەیان دروست کردووە، توانیویانە تێپەڕن بەسەر ئەم گرفتانەیە.
لە کۆمەڵگەکەیان لە کۆمەڵگەیەکی خێڵەکیەوە گواستوتەوە لە کۆمەڵگەیەکەوە کە تایە ململانەی نێوان حیزبەکان زۆر بەهێزە گواستویانێتەوە لەناو لە چوارچێوەی ململانەی حیزبەکانە باسی پرسەنەتەوەیەکان ناکرێت لە وڵاتانە مەسەڵەن لە ئیسرائیل کاتێک کە باسی هۆلۆکۆست دەکرێت تر باسی حیزبایەتی نییە بەڵام ئێمە زۆر کات لەو کاتەوەی کە بە تایبەتی مەسەڵەن لە 2023ەوە کە ئیتر هیچ بیانوویەک نامێنێتەوە بۆ حکوومەتی هەرێم و دەسەڵاتداران ئێم وڵاتەکە نەیانتوانیوە کۆیادەوەریەکان بەکار بهێنن بۆچی بۆ نەتەوە سازی هێندەی ململانە سیاسیەکان پرتەوازەتری کردوین هێندەی مەسەڵەن زارچێتیمان قوڵ کردوێتەوە شارچێتیمان قوڵتر کردوێتەوە ئەمانە بوونەتەوە ئەوەی کە زەرب بدا لە کۆیادەوەریەکانیشمان بۆی با من چەند ئامارێکت پێ بڵێم ئێستا بۆی کە بزانانی ئەمە ئەم ئامارانە دەراویشتەی تێزی دکتۆراکەیە لە بەرەوەی من لە دکتۆراکەیە گەیشتوم بە چەمکێک بەناوی نەتەوەسازی کۆڵەوار نەتەوەسازی کۆڵەوار ئەزان چەمکێکی هەورامیە کۆڵەوار یعنی ئەگەر نەتەوە سازیشمان کردبێ ئێمە تا ئەم چرکە ساتە ئەبێت دان بۆیا بنین کە کۆڵەوارەوە ئەبێت دان بەناغێکی سەرەتایی ئەبێ بزانین کە لە ڕووی خەسارناسیەوە ئەکرێ بەکارهێنانی هەموو ئەو ئەدەبیاتانێک کە لەناو ئەم تێزەیە هەیە بەسەر ئەو بابەتەیە ئەو پرسانەیە زاڵ بین ئەو کێشانەیە زاڵ ببین کە پەیوەندی نێوان کۆیادەوەری هەیە لەگەڵ نەتەوە سازیە با من ئامارێکت پێ بڵێم بزانین بەشداری خەڵک لە یادکردنەوەکانە لە ناو هەرێمی کوردستانە ئەمە ڕاپرسێکی سەرتاسەریە 138 هەر خەڵکی هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک لە هیچ کۆیادەوەریەکی ئێمە یا یادکردنەوەیەکی ئێمە بەشداری ناکە بە هیچ جۆرێک یەجامە داتای دقیقە ینی 133شی زۆر بەکەمی بەشداریەکە یعنی چەندی مایەوە وانە کەواتە 162 کۆمەڵگەی ئێمە بەشداری یادکردنەوەکانی ئێمە ناکات لە کاتێکا یادکردنەوەی خۆیەتی بەشێکە لە خۆی بەشێکە لە ناسنامەی خۆی ئەم وەکو چی پێناسەیەەکە ئەوەی کەسی کە بەشداری ناکا وەکو ئاکتێکی سیاسی کردەیەکی سیاسی بەرامبەر بە دەسەڵات و ئەزانێ ئەگەر بەشداری بکا لە یادکردنەوەکانی خۆیە کە بەشێکە لە ناسنامەی خۆیە چێتە ناو سەبەتەی دەسەڵاتەوە و ئەمە یەکێکە لە کێشە گەورەکانی ئێمە لەوەی کە ئێمە درەنگ تێگەیشتوین لە گرنگی کۆیادەوەریەکان ئەوەی تۆ با بڵین کام ئەمارانت پێی گەیشتووی سەبەبەکە ئەوەیە کاوان پێیان وایە کام پرۆسانە وەکو تۆتێ کە کاتێ لە یادکردنەوەی جینۆسایدی ئەنفالدایان ئەڵەبجەدا بەشدار دەبن وان خزمەت بە پرۆسەیەکی ڕسمی حکومی دەسەڵاتەکەن ئەو قسەیە زۆر تەواوە ئێمە بۆ هەموو دەسەڵاتێک گێڕانەوەیەکی فەرمیمان هەیە لەگەڵ گێڕانەوەیەکی نافەرمی بۆ گێڕانەوەکان ئێمە لەبەرەوەی گێڕانەوە فەرمیەکانمان بەدڵی زۆر کات بەدڵی تەنانەت کە زوکاری قوربانیەکانیش نییە چونکە کۆسیکواری قوربانیەکان لە ماوەکانی ڕابردووە لەبەر تێکەڵبوونی ململانێ سیاسیەکان لەبەر زۆری وعد و بەڵێنەکان کە پێیان دراوە لەبەر نەبوونی قەرەبووکردنەوەکان مثلەن بە شێوەیەکی تۆ بێنە پێشتاوی خۆت کەیسێکی گەورەی وەکو ئەنفال تازە لەم دوو ڕۆژەیە ئەڕۆن ئەگەڕێن هزار گۆڕێکی تری بە کۆمەڵە دۆزنەوە کە هزاری تایە ئەوترێ سەدایەکی گۆڕە بە کۆمەڵەکان تا ئێستا دۆزراوەتەوە بۆچی ئەبێ ئەوەندە ئێمە کەم تەرخەم بین بەرامبەر بە ئەم کەیسەی خۆمانم گۆڕە بە کۆمەڵانی خۆمان وانە بۆچی کەم تەرخەمین بەرامبەر بەوەی کە لە ڕووی DNA-ەوە مەسەلەن زووتر بتوانین بگەین بە وەڵامی ئەو پرسیارانەی کە قوربانیەکان هەیەە ئەوە غەی جگە لەوەی کە بەڕاستی ینی ئەبێت دان بەوەشا بنین کە ئێمە لە کوردستانە ئۆپۆزیسیۆنیش بە شێوەیەکی باش لە کۆیادەوەریەکان تێنەگەیشتووە ئەویش گیە دیسان کۆیادەوەریەکان خاتە ناو چوارچێوەی ململانەکانیەوە بەڵێ وەکو دەسەڵات بەکارێنێ هەندێک جار بۆ بەشداری بۆ بانگەشەی هەڵبژاردن ئەویش وا ئەزانەیە کە ئەگەر دژی ئەو بانگەشەیە بۆستێتەوە خزمەتەکە بە پرۆژەکەی خۆی لە کاتێکا لە زەربەدان لە کۆیادەوەریەکان ئەمە بە ئامارێکی تریشت بدەن بۆ چوونی زانیاری خەڵک لەسەر کۆیادەوەریەکان ئێستا ئەنفال ئەتوانم بڵێم لە دنیاە ناسراوانە بۆچی خەڵکی هەرێمی کوردستان بۆچی خەڵکی هەرێمی کوردستان لە 6.8 زانیاری لەسەر ئەنفال هەیە ئێوە بەپێی داتاکانی 6.8 بەڵە زانیاری تەواوی لەسەر ئەنفال هەیە هەتا 4-5 ساڵ هەتا 2-3 ساڵ لەمەوە پێشیش خەڵک بۆ نمونە گومانی هەبوو لەوەی کە چەند قۆناغی پرۆسی ئەنفالمانەیە لەسەر تاوە 5 قۆناغ بوو دوای بوو بە 8 قۆناغ مەسەڵەن یانیشی هەنی خەڵک زانیاری نییە لەسەر ئەنفالی بارزانیەکان چنێکە
لەسەر ئەنفالی بارزانیەکان سەدا یەکی خەڵکی هەرێمی کوردستان زانیاری هەیە لەسەر جینۆسایدی بارزانیەکان بۆ بورنەک ئەنفال جینۆسایدی بارزانیەکان ئەمانە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کە ئێمە بەپێ ئەمارە کار لەسەرەوە کراوە چەندە هەر زانیاریان لەبارەی ئەنفالەوە هەیە چونکە ئەمارێکی بۆ نە لەسەر هۆلۆکۆست سەدا 21 دانیشتوانی جیهان هیچ زانیارێکیان نییە لەبارەی هۆلۆکۆستەوە بۆ پێیان وانە کە شتێکی لەو شێوەیە ڕووی دابێ گەر ئەمە بۆ هۆلۆکۆست ڕاست بێ برۆ پێشتە تۆ ئەنفال لە سەراسی گیان ناسراوە بۆیە منوتم ڕەنگەوە ڕای من نەبێت چون کەزانام نەناسراوە هۆلۆکۆست لە سەدا 21 دانیشتوانی جیهان کە هیچ زانیارێکیان لەبارەوە نەبێ ئەبێ ئەنفالی ئێمە کە خۆمان هێشتا بە باشی نایناسین ئەبێ لە ئاستی جیهانە چۆن بەدڵنیای ڕەنگە خوێندنەوەی هەر بۆ نەکرێ بەڕاستی یەک لە ئامارێکی ترت بدەمێ لەوەی کە شوێنەکانی یادەوەری ئێمە چەمکێکی ترمان هەیە لە ئەدەبیاتی کۆیادەوەریە بە ناوی شوێنەکانی یادەوەری ئێستا ئەمڕۆ خەڵکی هەرێمی کوردستان و سەرکردەکان ئەڕۆن لەکوێ یادی ئەنفالەکەنەوە لە شوێنی یادەوەری پێوترێ مێمۆریال سایتس ئەم مێمۆریال سایتانە ئێمە زۆر گرنگێکی کەممان پێداوە ڕاستیەکی بەچی بۆی کە تۆ لە کوردستانە تا ئەم چرکە ساتە ئەوەندەی من ئاگادار بم ئێمە مێمۆریال سایتێکمان نییە ینی شوێنێکی یادەوەریمان نییە خەڵکێک تەنانەت دیاسپۆرایەک لە ئەڵمانیاوە دابنیشێ بە VR بە عینەکێکی ئەوەی کە بە شێوەیەکی بەرجەستە ئەتوانێت بێ بڕوا لە ناو ملۆمێنتی هەڵەبجەیە بگەڕێ خۆشی لە ئەڵمانیا بێ خۆشی لە ئەمریکا بێ ئێمە هیچ مۆنۆمنتێکمان لە کوردستانە نییە ئەم جۆرە پێشکەوتنیتیا بێ ئەمە ینی چی ئەمە ینی ئێمە خۆمان ئەوەندە خەمخۆرانە دڵسۆزانە هەوڵمان نەداوە بەڕاستی بەسەر بربەستەکانە زاڵ ببین بۆ ئەوەی کە ئەم کەیسانە ئەم کۆیادەوەریانە بە جیهان بناسێنین و لەوێ بتوانین لە ڕێگەی پەرلەمانەکانی وڵاتانەوە لە ڕێگەی ڕێکخراوە جیهانیەکانەوە ئەو کەیسە بە جینۆساید بناسێنرێت بەسەر ئاستی دنیا باشە دکتۆر ئەوەی کە تۆ کارە لەم پرس و باس بابەتەیە کردووە زۆر جار دەوترێ ئێمە میلەتێکی لە دەرەوەی مێژووین لەبەروی دەوڵەتمان نییە بەداخۆ لە سەرەتا شۆ باسیەوەمان کرد ئێمە دەتوانین ئەنفال بکەینە هۆکارێک چۆن جووەکان توانیان هەڵە کەس بکەنەوە کارێک بۆی کە ببنە میلەتێکی سەردەستەش لەسەر ئاستی گیان نەک زوڵم لێ کراو ئێمە دەتوانین چۆن مامەڵە لەگەڵ ئەنفالدا بکەین بۆی کە وەکو قەزیەیەک لانی کام نەتەوەکەمان بێڵینەوە بەدڵنیایەوە ئەم پرۆژەیە کە جەنابەت باسیەکەی بە یەک بابەت چارەسەرەکرێ ئەویش بریتە لە بوونی استراتیژیک کە کۆمەڵێک خەڵک بە ناوی دەستەبژێرەوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان دروست ببن ئەمانە پرۆژەیەک بێنن استراتیژێک بخەنە ڕوو بۆچی بۆ چەمکێکی تر پێوتر بەڕێوەبردننی یادەوەری ئێمە لە کوردستانە ئەم دەستەیەمان نییە ئەم پرۆژەیەمان نییە هەر نەشمان بۆ لە ڕابردووە تا بین مەسەڵەن ئەم دەستەیە ڕاستەخۆ ببەسرێتەوە بە ئەنجومەنی وەزیرانەوە لەژێر کاریگەری هیچ جۆرە ئایدیا و ئایدۆلۆژیایەکی حیزبیگە بێت کار لەسەر چی بکە ئەوەی کە چۆن بتوانین لە ڕابردوو لە ئێستاە ئەم یادەوەریانە بەکاربێنین و استراتیژەکە پلانەکە ئەبێ ئەوەندە بەهێز بێ ئەوەندە تۆکمە بێ کە هەموو جونگەکانی کۆمەلگە بگرێتەوە هەموو کەرتەکانی کۆمەلگە بگرێتەوە لە پەروەردەوە ها چەند گرنگە مەسەڵەن تۆ سید کە ئەمڕۆ لە پێرێەوە حکوومەتی هەرێم بە یەک واژوو بڕیاریدا لە قوتابخانەکانە ئەمڕۆ هەموو قوتابخانەکانی هەرێمی کوردستان یادیان فال بکەنەوە باسییان فال بکرێت بەڵێ باسییان فال بکرێت ئێوە زۆر گرنگە بۆچی ساڵانی ڕابردوو نەماتوانی ئەو کارە بکەین پەیوەندی بە چیەوەیە پەیوەندی بە ململانەکانەوەی پەیوەندی بە ئاستی ئاشتەوایی نێوان حیزبەکانەوە هەیە پەیوەندی بە سەقامگیری ناوچەکە دکتۆر ئێمە لەمە تێنە گەیشتوین لە گرنگیەمە ینی بۆ هەندێک ئەمار هەیە لەبارەی هۆلۆکۆستەوە بۆ نمونە ئەوان چەند هزار فیلمیان هەیە زیاد لە 2000 فیلم هەیە لەبارەی هۆلۆکۆستەوە باشە 40,000 توێژینەوەی زانستی هەیە لەبارەی هۆلۆکۆستەوە زیاد لە فەڕەنسا و لە ئەڵمانیا بە ئیجباری ینی بەشێکە لە منهەجی وڵاتەکەیان لە 33 ویلایەتی ئەمریکا بەشێکە لە وا بڵێن منهەجی خوێندن لەوێ خۆشت دەزانی ساڵانە چەند کتێب بڵاو دەکەنەوە لەم مەجالە بەڵام ئێمە ڕەنگە و کتێبانی کە هەن 10 کتێب تا 15 کتێب ڕەنگە زۆر نەگەنە 100 کتێب بە مێژووی ئەوەی کە لەسەر ئەنفال نووسراوە 100 کتێب بە زمانەکانی تر هەڵبەتە لەسەر ئەنفال هەبێ ئایمە لە گرنگیم قەزێتێ نەگەیشتوین یان هێشتا خەمەکە لەسەر ئاستی کەسیە یعنی تۆ وەکو توێژەرێک نووسەرێک لەسەر ئاستی خۆی بەدڵنیایەوە لێرە ئەو هەوڵانەی بۆیە من ناومناوە سازی کۆڵەوار لەبەرەوەی کە بەڕاستی کۆڵەوارە بۆ مانایی کە فعلەن قسەکەی جەنابەت زۆر ڕاستە هەوڵەکان تا ئەم چرکە ساتە هەوڵی شخصین
مەسەڵەن بڕۆسیری وێبسایتەکان بکە لە هەرێمی کوردستانە. ساڵی پار تۆڕی نەهرین لەگەڵ زانکۆی UCL میلیگرانتێکیان پێشبڕکەیەک بوو بۆ وەرگرتنی پرۆژەیەک بۆ جینۆسایدەکان یان هەر بابەتێکی کولتوری کە پەیوەندی بە کوردستان و عێراقەوە هەبێ. من لەوێ پرۆژەیەکم تاقدیم کرد بۆ کۆیادەوەری جینۆسایدی هەڵەبجە. خۆشبەختانە وەرگیرا و ئێستا وێبسایتێکی تۆکمە و گشتگیرم سەبارەت بە جینۆسایدی هەڵەبجە دروست کردو وا بەڕێوەیە بێم و ینی خەریکە. بەڵام پرسیارەکە لای من ئەوەیە کە بۆچی ئەبێ ئەم کارانە 30 ساڵ لەمەوە پێش حکوومەتی هەرێم خۆی دەستی پێ نەکرد بێت. بۆ 20 ساڵ لەمەوە پێش حکوومەتی هەرێم وێبسایتێکی تایبەت دانامەزرێنێ بۆ ئەنفال. بۆچی داینامەزرێنێ بۆ جینۆسایدی بارزانیەکان بۆ هەڵەبجە بۆچی داینامەزرێنێ. خۆ پەیوەندی بە وەزارەتی ڕۆشنبیریەوەیە. هەموو کاتیش گلەی مەسەلەن وا نەکەین وابزانین تەنیا دەسەڵات مەسەلەن حیزبە سەرەکیەکان لێی بەرپرسیارن. پرسیارێکیش با بکەین با ڕەخنەگرانەش بێ. ئایا هەمیشە وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوەکان بەدەستێکێتی و پارتیەوە بۆ؟ ئەی بۆ حیزبەکانی تر کرد بەدەستیانەوە بۆ نەیانتوانیەوە قەزیە زیاتر بجۆڵێنن و تۆکمەتریکەن و بیبەنە پێشەوە کار بۆ نەتەوە سازی بکەن. وانە یعنی من پێم وایە لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەمووان لەم کەم تەرخەمەیە بەشدارن بە دەرەجە یەکەم بە پلەی یەکەم دەسەڵات، بەڵام بە پلەی دووەم و سێم ئیترێتە خوارەوە هەر کەسێک لە ئاستی خۆی تا ئاگاتە ڕۆشنبیرەکانی. دکتۆر سپاس دەکەم شتێک ماوەڵی من زۆر سپاس بۆیەوە. زۆر بەڕێز دکتۆر هەورامان فەریق دکتۆرە لە کۆیادەوەری و نەتەوە سازی لە هەرێمی کوردستان. سپاس بە بەشداریکردن لەگەڵمان. زۆر سپاس بە خێراتی.